بەناوی خوای بەخشندە و میهرەبان خۆشەویستان و ئازیزان لە هەر جێگاکەن سڵاوتان لێبێت. من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی ماچی پێیان بە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست شادە بمەوە. ئەمڕۆ لە شاری هەڵەبجەم لە بەشێک لە کاسبکاران و هاوڵاتیانی ئەو شارە دەپرسم هەڵەبجە لە ڕووی کار و کەسابەتەوە چۆنە، بازار چۆنە و چەندێک دواکەوتنی موچە کاریگەری لەسەر بازار هەیە و ئایا دواکەوتنی موچە کاریگەری هەبوو لەسەر هەڵوەشانەوەی خێزان. ئەمانە و کۆمەڵێک پرسیاری دیکە من لە بەشێ لە وڵاتیان و کاسبکارانی شاری هەڵەبجەی دەکەم، ئێوەش بەیەکەوە بینەر و بیسەرمان بن، لەگەڵمان نابن. مادی نەبی ئەحواڵت سەحەتت چۆنە؟ تەندروستیت؟ ساغ سەلامەتی؟ یاخۆ باش بی. خەریکی چیەوە؟ وەڵای خەریکی نەوتین چاکێکین. نەودەم ساڵ سەری چەندە چۆنە؟ وەڵام ساڵ باشە سێرەکە گونجاوە 155 بەرمیلی 155 دەیگەنە بەردەم ماڵەکە؟ بەڵێ. باشە خەڵک چەند ساڵە ئیشی نەفت دەکەین؟ وڵای بۆ 15 ساڵە بی. 15 ساڵە. خەڵک چۆن نەفتی باش و خراپ لێک جیا بکاتەوە؟ نەوتی باش کوالەتەکەی دەرەجەی ئێمە بە دەرەجەیشی لەسەرەکەین. هەیە دەرەجەکەی ئۆپتانەکەی نزمە، هەیە بەرزەکە باشتر. بەڵێ. زۆر باشە. با بزانم دواکەوتنی موچە و ئەم قەیرانەی کە هەیە چەندێک کاریگەری لەسەر بازارەکەی تۆشە بووە؟ وەڵای نەک بازارەکەمە بازاری هەموو کەسێ بە بۆنەی دواکەوتنی موچەوە دواکەوێ. بەڵێ. ینی کاریگەری هەیە. کاریگەری هەیە. بەڵێ. باشە. بە بڕای تۆ کەی ئەم دۆخە چاک دەبێت؟ وەڵام دۆخە کاتێ چاک دەبێ مەعاش لە کاتی خۆیان بدری. حکوومەت نییەتی حکوومەت هێرم پارەی نییە بیدا لە کاتی خۆیان؟ پارە بەرەوەڵا زۆرە بەس مەخسەی نێ بیدا بنە پارە زۆر بێم نەتە لە خەڵک. باڵێ. بۆچی ئاوا بێم نەتە؟ وەڵای ئەو داهاتی هەرێمەوە بۆ خۆیتر خەڵک مەعاشیانیەتی ئەو گوێلینی ئەی خەڵک خۆی دەنجی پێ نەداوە، خەڵک هەڵی نەبژاردووە. خەڵکەڵی بژاردووە، خەڵگە خەتای خۆیەتی ئەنیا بە یەک جار ئەگەر بگۆڕێ باشتر. سلام علیکم. مادی نەبێن ئەحواڵتان باشن سەحەتان باش ئینشاءڵڵا ئەحواڵتان باش ئینشاءڵڵا خاڵێتان ڕازی بێ. ئاساییە دەڵێن ڕۆژی بارانی هەر قوڕەوە نیە؟ بەڵێ. پندێک کوردی هێدەی ڕۆژی بارانی هەر قوڕە. ئەوای وای ئەوە ڕۆژی باران کە دنیا قوڕە ڕازەکە ڕۆژی باران دنیا قوڕە. ئەمە هادەرین بە هەولێری خۆمان وەنیە قوربانە کەناڵی پێیامین قوربانە بزانم بازار چۆنە لە هەڵەبجە؟ بازاری هەڵەبجە چۆنە؟ وەڵڵاهی بازاری هەڵەبجە ئیلا بۆ ناوخۆکەی خۆی نەبێت داخراوە لە ناوخۆکەی خۆی نەبێت ئەملاولا کەم ڕووجێگا مەگە ئەڵڵاهومە ڕۆژە بە نمونە بۆ فیسیپاڵی هەڵەبجە بڵێ بۆ نارەکە ئەگەنا ناو بازارەکەی ئەم بازار هەڵەبجە داخۆکەی خۆی نەبێت دەرەوە ئەملاولا کەم ڕووی لێنە بازارەکەی وەکو داخراوی وایە غیری خۆی هیچ کۆی کەسکەیش هیچکە نایە بۆ هیچ نییە نەوەڵا بازارێکی مت وایە داخراوە. ئەوابی خراپە ها؟ ئەوابێ خراپە دەیجا چار لە کاتێکە کە مەعاشە درێ موچە ئەدرێ ئەوە سێ ڕۆژە دوو ڕۆژە بازارەکرێتەوە دوای ئەوە قفڵە بێتەوە هەرەوەیە ببرن. ئەگەر موچە بێ بازار گۆڕانکاری بەسەردادێ و کەمێک گۆڕانکاری بەسەری بازار بەچی ئەبێ بەپارە کە پارە نەبوو کابرا موچە نەبوو پارەی پێنیە پاکە موچە درا پارەی پێ تا چەند ڕۆژێک ئەوی زۆر ناخەوێنێ داماوە ئەو موچەی کە وەرێگرێ پێشتر قەرزی کرۆ دەسێنە میداتەوە بە قەرزمەکە سەر لە نیوە دووبارە هەم قەرز کاتەوە دەسێنی ئەو چەند ڕۆژێک سێ چوار ڕۆژێک بۆ نمونە ئەو کاتە نەبێتر کەم بازار نیە. موچە حەقی موچە خۆران نییە لە کاتی خۆیدا بدرێ؟ جا حەقماوە حکوومەت بۆ نایدا؟ ئەی تو نەبی سوارڕای هەر نەحەقە بەسەر حەقەوە ناڵێنیە ئەی ئاوای دنیاکە کو حەق. باشە بە بڕوای تۆ وەکو تاکێک حکوومەتی هەرێم داهاتی نییە لە کاتی خۆیدا موچەی فەرمانبەران دابیم بکە موچەی موچە خۆران دابیم بکە بۆ ئەوەی بازارەکەی تۆش بوژێتەوە؟ ئەگەر ئەوان بکردایە حکومڕانی ئەوان بگات بۆ خەڵک پێی خراپ بۆ خەڵک بزەمی ئەکرد بۆ خەڵ حیز ناوی خراپی لێ ئەنان بۆ وەکو تەشەر و نۆمۆی هاان ناوی ئێهێنان لەبەرەوەیەکەوە ئەگەر داهاتی خۆی تەسلیم چێژ بۆ میلەت ببووایە میلەت ئاوا داماو نەبوو میلەت ئاوا فەقیر نەبوو ئاوا کەس فەرمانبەری نەکبەت قەرزان نەبوو لەسەری بێپارن. ئێستا خەڵک لە ژیانێکی ڕەزالەت دەژی ئەی دڵنیا بکە وایە کە بە ڕزا دەکرێت چیە بە پارێ
موچە دوو مانجارێ بدرێ و کابرا بۆ نمونەوە فەرمانبەرەکە 400 هەیە ژیان ئەڕوا کرێچیە و نەخۆشێکی هەبێ تەلەبەیەکی زانکۆی هەبێ میوانێکی هەبێ بۆ نمونە ڕۆژە سەیرانێکی هەبێ وەڵا لە شەشی مانگە موچە دیێدارێکی پێ نامێندامەوە. ئوستاس بە بڕای تۆ کاموچە نادرێ بەرپرسانی هەرێم دەڵێن ڕوتان لە ئێمە نەبێ ڕوتان لە بەغدا بێ خەتای بەغدایە تۆکو هاوڵاتیەک ئیسا بەداخە خۆ ئەڵەن ڕویان لە بەغدا بێ خۆی ئیسا خۆیشیان ڕویان کردوتۆ بەغا اینجا هەر مەسئولینی خۆیان مەسئولە باڵەکان موچەکانیان لەکوێ هەر لە بەغا نییە هەر لە بەغایە ئێستا موچەی خۆیشان بەڵام بەداخەوە اینجا من یەک خاڵی تری ژەڵم ئای ئەمە ئەڵەن ڕوتان لە بەغا خۆیان داهاتیان نیە خۆیان موچەیان نییە ئەی ئەم داهاتی ناوخۆ داهاتینەوەت بۆ کوێڕۆ چی لێ دەکەم بە بڕای تۆ وڵایەوەی ترەوێ بە خۆیان بڵێ خۆ هەموو کەسێکی ژەزانین بۆ کوێڕۆ بۆ ئایلە شخصەکانیان نەڕۆ ئەی خەڵک ئەی گەنجی ئەم وڵاتە ئەی مامۆسای ئەم وڵاتە ئەی فەرمانبەری ئەم وڵاتە چی بکە؟ وڵایە من ئەڵێم فەرمانبەری ئەم وڵاتە خەڵکی ئەم وڵاتە تا هەڵوێستێکی جەریانەی نەبێ وەزعی خەڵک هەر ئاوابی خەڵک مانی گێر خەڵک خۆ پیشاندان دەکا یعنی پێویستە چی دیکە وەڵا بەخۆ پیشاندان بەمانە هیچی نەکرایتر نازانێ بە وەکو بڵێن بگاتە نازام چیتر بگانە چ وەزعێکی بەڕیشی مەردانە قسم ئەی چی لەکەی دەسەڵات چیەکە لەگەڵ دەسەڵاتە ئەو دەسەڵاتە خۆی بەزەی و خۆی عەتفی نەجوڵێ بەرامبەر میلەتەکەی و بەزەی بە وڵاتیەکانی و شەعبەکەی نێتۆ ئەوە نە بە زۆر ئەبێ نە بە خۆ پیشاندان ئەبێ نە بە شەڕی ناوخۆ ئەبێ بە هیچ خۆیان ئارزوی خۆیان هەرکەی ئارزوی هەبوو توانە بەس هەستیان هەبوو جۆسیان جوڵات ئەو باشە بێ بەڵام کەی ئاخوم ئەمە کەی ببێت نازە الله عەلەم. ئەحواڵت باشی تەندروستیت سەحەتت چۆنە باش ئینشاءڵڵا سەلامەت ئینشاءڵڵا فەردەی ئارد بە چەندە؟ وڵا ئوستازی جان فەردەی ئێستا بە 18.5 و ئەوە 7 ئەو سەعران ینی باشە خەڵک پێی دەکڕێ خەڵکی فەقیر وڵی ئیتر ئەڕوا بای خۆی هەیە بەڵام زیاتر خەڵک بۆ ئاژەڵ و شت ئەم نەوە ئاردا بات ئاردی باش بۆ ئەوەی ئاردی باش ئەم توجاریانە زیاتر ئەوانە سەیری چەندە فەردان ئوستازیان ئەوانە زیاتر ڕۆیاڵ و ئەو نەعەمان هەیە توجارین لە دەوری 7 و 16 و ئاوای بازارت چۆن ئێستا؟ وڵی ئیتر بەپی بایعیە کاتی بایعی کەی بێ ینی ئێستا ئیتو بایعیە؟ بەڵێ بەڵێ ئەو خەڵکەی کە بایعی هەیە ئەو ئاردە لێرە وەردەگرێت دەیفرۆشێتەوە دەیگۆڕێتەوە بۆ ئاردە وڵی ئیتر زیاتر ئەیگۆڕنەوە ئەوەی بۆ نانی بوێت لەو نەوە ئاردا بە ئەوەشی زیاتر بۆ ئاژەڵ و شتی بوێت و لە ڕوویەوە بۆ ئاژەڵ ئەو نەوە ئاوە چونکە ئەوە بە تێکەڵ نەبێ لەگەڵ ئەوەیە زیاتر بە تەنیا لی نایەت ئەو ئاردە یانیش چاچی لە دەرناس بەڵێ بەڵێ سەلام عەلەیکوم قوربانجان باشی ئەحواڵی تەندروستیت چاق و سەلامەتی بە سەرمایان شێلم خۆشە ها؟ ئارە وەڵا ئینسان کە سەرمای دەبێ ئەو جە شێلمە و پاقڵێ و وای وەڵام خۆی بابەتی سەرمایە شتانە لەگەڵ سەرمایە لە سەرمایان بازار باشترە ئارە وەڵا لە سەرمایە باشترە خوا سەلامەتت کە قوربان ئەی بەگشتی ئەم ساڵ بازار چۆنە؟ وڵی بازار لە چاو ساڵانە کەس بوو بە بۆنی بێموچەوە بێ مەعاشەوە کەس بووە بەڵێ زۆریش کەس نی پاقڵەیەک ئەگەر تۆ بابزانم چۆن دەیفرۆشی بە پیارەیە چۆنە پاقڵەکەت؟ شێلمەکە وەڵا هینە بە حسابی کیلۆی شێلمشت هەیە؟ بەڵێ باشە شێلم بۆ سعرەکەی گران نییە اینجا خەڵک هەر نایکڕێ؟ ئەوەی هینە خەڵکەکە کە موچەکەی هەموو مانگی گوەر نەگرێ تۆزێ دەست پێوە گرێ فەقیرەتر شتیش گرانە بەڕاستی هەر شێلمەکە نییە شێلمە ئێمە شێلمەکەمان گران نەکرێت لە چاو شوێنانی ترا ئێمە کیلۆی بە 30,000 لەبەری خەڵک بۆی بخورێت باشە ساڵانی ڕابردوو شەرم کارت دەکرد بەڵێ بەڵێ باشە چەند ساڵ بەر لە ئێستا کە ئەوە جەوەکە باراناوی باە کڕیار زیاتر نەبوو خەڵک پێم وتیوتم ساڵانی تر پێشتر باشتر بوو کە مەعاش بەردەوام بوو موچە بەردەوام موچە هەبوو بەڵام ساڵ بە بوونی دواکۆتری موچەوە موچە دوا دەکەوێت چەندە کاریگەری دەرونی لەسەر تۆشەیە کە بازارت نییە وەڵی کاریگەری دەرونی ئەوەیە مەسەلا ئەوەیە شتەکە من شتەکەم زۆر کەم کردوەوە بۆی سەر ببێ تۆزێ بە زەحمەتە نایچ کاریگەرێکی تۆزێ بە زەحمەت سەر ببێ نایچ کاریگەریکی وای نیە لەسەر
ئەم دواکەوتنی موچەیە وای نەکردووە ژیانی خەڵک قورس بێ ژیان زەحمەت بێتن بابا ئەم دواکوتنی موچە و 3 مانگ جارێ 4 مانگ جارە موچەیە بدرێ ئاگام لێت ینی ئایلەی هەڵوەشان و ئایلەی جیا کردووەتەوە ینی گەشتۆتە ئەو ئاستەش گەیشتەوە عەدەی بەڵێ گەشتۆتە ئەو ئاستە ژارەوەڵا ینی خەڵکە بۆ خێزان هەبوو هەڵوەشات بۆ بۆنێ موچەوە و توێتی من ئایلی خێزانەکەی قەناعاتی نەبووە کابرا زمێردەکەشی ئیشێکی وای نەبووە فەقیرە بیکە بچی یا ئیشێکی تر بکە هەر بەسرا بە موچەکەەوە موچەکە دەستی بڕیوە لە شوێنانی تریش موچەکەشی ئیشی بڕیوە موچەکە نەبووە فەقیرەتن ژن ئافرەتەکە قەناعاتی نەبووە جووە بووەوە باشە ڕۆژانە سیری هەواڵەکان دەکەی بەڵێ هەواڵ متاابە ئەم دواکەوتنی موچێ خەتای هەرێمە خەتای بەغدایە خەتای کامیان دەبینی وڵای من بە زۆریە کەمە خەتای هەرێم چونکە ئەو حکوومەتی ناوەن ینی ئەو هەموو ساڵ ئەو هەموو کێشەی لەگەڵ هەرێما بووە ینی خواردنی دوای نەخستوە هەر خواردن ئەوەی ماگانە ئەوەی کە ئەیا بە وڵاتان کە ئەیا بە هاوڵاتیان کە ئێستا موچەکەژێ ئەوڵێ وەرن نەوتەکەم ڕاپێچکەم پارەکە نوتەکەی ڕاپێچ ناکەن منیش بم شتەکە نانێرم بڕای تو منداڵی بەرپرسەکانی ئەم هەرێمەش ئاوا بێپارەن و ئەوان ئەوان لە ژیانی ڕاقییان حتا ئێستا وایان لاتەوە مناڵەکانیان ناخەنم پەروەردەم قوتابخانە ئەهلیەکانەوە حکومیەکانەوە هەرەی خەنە ئەهلیەکانەوە بابزانم خەریکی کەسابەتی فرۆشتنی بنزینی نەوت و بنزین بەڵێ برام بازار چۆنە بازار على بابەڵایە باش نییە ئێستا ئەوەی کاسبیە کابێ لە پشتی خوا بەیانی بسملایی بێنێ هەکە زوو دەرچێت لە ماڵ و بەدەم کارەکەی بێتە ڕست لای خوای بەدڵنیاییەوە ئەم دواکەوتنی موچێ چەندێک کاریگەری هەبوو لەسەر بازارڕڵە تەسیری بۆ دەیشی بێ چەندێک دەبێ بازار لە بازارە کار دەکەی من نزیکەی 26 ساڵ 26 ساڵ قەت وەکو ئەم 1-2 ساڵەوە خراپ بووە وەڵی کەم وەها بووە ئێستا زۆر تەسیری هەیە لەسەر ژیانی خەڵک و لەسەر بازاری ئەمەش زۆر تاسیری باشە ئەو کاتانەی کە بازار نییە خۆتان بەچیەوە سەرقاڵ دەکەن هەر ئەوەی کە ویشەیەکە دەبێت هەر چاوەڕوانی ئەوە بێ یا مەگەر پیشەکەی بگۆڕێ یا خودی شەیکەی هەبێ هەیە بدەی گۆڕیت هەیە کە گەر زۆر زانی بەرە و ئیفلاسیە چێ دەبێ واز بێنێ زۆر باشە تۆ چەند کەسن لە ماڵەوە ینی چەند کەسیش بەخێو دەکەی لە 5 نەفەرین لە ماڵە بەخۆم 5 نەفەری بەگشتی ژیان قورس نەبوو ئێستا باش ژیان قورس دەبێ بەرنامەت هەبێ بۆی السلام عليكم مالينا من أحوالتان وزعتان أحوالتان باش إن شاء الله قربانتان بم بابزانم بازاري يلا بدت شونا لە چ بارێکەوە لە ڕوویەوە ئای شوکار هەیە نییە شوکار وڵی بازار ئێمە بووە بە دوو تەقسیمەوە تەقسیمێکیانە کە من منتیقی ئێمە مەعاش کوشتوێتی ئەوەی کە مەعاش ئەمڕۆ تااقەتی کەسابەتی نەماوە بەس لەوە پێش کە مەعاش نەبوو هەمووی خەریکی فەلاحەت و حیوانداری و شتی وابوو بەڵام ئەمڕۆ لەبەر ئەوەی ئەم مەعاشە بۆ لادەکانماندا بەزی و هەمووی هاتوونە تەشار و لەخوا بەزیای بەتاڵ و تاڵ لێ دانیشتوی ینی ئێستا ئەگەر موچە نەبیتن بازارەکە ڕووی لە کزی دەکات 100% ئەگەر مەعاشەکە ببێ بازارەکەشمان دوکاندار و شتەکان ئەکرێنەوە تۆزێ چەند ڕۆژێک کە مەعاشەیە باشە زروفێ بەڵام ئەگەر مەعاشەکە نەما ناشکری خوانە بێوەکو ئەی بینین بە 2 مانگ جارێک و بە 7 ڕۆژ جارێک ئەوەی تر وێرانی کردوین خەڵک وای پێ هاتووە لە مەعاشەکەشی بێزار بووە ئەی بێزار بووە کە 7 ڕۆژ جاری بێ ئەوە سا کۆی کاتوە بیا بە قەرزێکا بێ بە قۆڵەیەکە و فرە هیچ ناکەوی هەزاران کەزەیە تەلەبەی هەیە نەخۆشی هەیە جە بەداخەوەەوە هەیەی بەس کەمە زۆر کەزەی هەر نیەتی زۆر کەسیژەی هەرگوێشی لێ هەزارەهان هەیە نیەتی بەڵێ باشە ئەم دەسەڵاتە بووە لە میلەتەکە وڵی هەموو شتێ بە چای خۆدانەی بین کە پێویستەکایمە بڵێ هەمووی ئەڵێ چاکەکەین و چاکە بێت و کە نەتیجێش تا ئەمڕۆ ڕۆژ لە ڕۆژ خراپترە بێ مەسلەیەکی پێشینە هەیە ئەڵێ ڕۆژ بە ڕۆژ ساڵ بە ساڵ خۆزگەم بە پار خەریکەی مەژوەمان پێ وێلی نەهاتی خەڵک لە ژیانی خۆی بێزارنی
جابا بێزاری چیەکەی خۆت ناکوشی ئەوە بێزاریش بین چی بکەین ئێقسە خۆن ئەوە نە خەڵک هاواری کردەوە نە خەرق سکاڵای کردو بە چفاایە هەیە چی هاتۆ بەدەم جوابی کەسۆ بە بڕای تو لۆ جوابی خەڵک نادەنەوە بێم نەتن لە خەڵک وڵی طبعی بێمنەتن لە خەڵک لەوانەیە سەبەبێکی تیاوێ هەیە جوابی ئەداتۆ ئیسیفادەی لێکە هەیە وعدی شێنێ دوای جوابەکە ژێرە بەزایە ئەڕوا تر ئاوایە خۆ چیش دەکەی خەریکی چی وڵای ئێمە خۆمان خەریکی فەلاحەتین لەخوا بەزیابێ بەشی خۆمانمان هەیە ژیانی خۆمان نەبین بەڕێوە ئەم ساڵ بارانیش کەم بووە ساڵ باران کەم دۆ گلەیمانی و عید بەخوای پێمان خۆش لەوانێ نەبوونی بارانەکەش خەیر و بەرەکەت بێ بەتاقین بەڵام مەبەستمەوەیە کەم ساڵ بارانیش کەم بوو لە ساڵانی پێش ڕسق بەخوایە ساڵ هەیە باران زۆر و ڕسق کەمە ساڵ هەیە بارانیش کەم و ئەلحەمدولیلا ڕسقش باش ئیشی فەلاحەتی قورسە بەڵێ کورداسا پاڵەوان بازی ئیشی فەلاحەت بەڵێ چەند ساڵم کارە دەکەی وەڵە لە ژیانی باو با پیرمانە خەریکی و کارە بووین لەخوا بەزیابێ احتیاجی خوا نەبینی کەسی کەژ نەبووی دڵت خۆشە بە کارەکەت زۆر دڵم پێ خۆش ئەرە وەڵا ئەڵێ لە هەموو ئیشی خۆم زیاتر دڵم بە ئیشی خۆمە خۆشترە سپاسیەوەی کە عزیێتە کێژن یان بەدەم سکاڵای خەڵکۆ بەدەنی خەڵکۆ سپاسانەکەین بەڕاستی ئێوە ئەگەر بتوان بە حەقی خۆی بن بە گەڕانەکانتان و بە چاو پێکەوتنەکانتانی بە سپاسانەکەی بەڵام خۆ ئەگەر ئێوەش هەر دەنگ و باز بێ و هەر پرسیارکردن بێ هیچ هەوڵێ نەدرێت و ئێمە زۆر وعدماندرایە پێشەڵ بژاردن وا ئەەکەین وا ئەەکەین کو هیچمان نەدی ئەگەر بڵێم کەممان کرد زیامان نەکردوایەوەش بە سپاسانەکەم سپاسی ئەوەکەین کەەوە هەڵێ بۆ میلەتە ئەدا خەمخۆری میلەتە بێ هەچ کارمەندێ هەچ کار بەدەستێ خەمخوا بۆ میلەتە ئێمە سپاسەکەین دەستیمان و بوو نییەگوشی مادی نەبی دۆقە چکەین کوی سەعات کووە ئەحواڵ لە هەڵەبجەی شوکار چۆنە لە کوردستانی شوکار لاوازە ئەی لەم شارە لەم شارە لاوازترە بۆچی لەبەرەوەی خراوینەتە جەزیرەیەک و دەرگاکانمان بۆ ناکەنەوە دوو ڕێگامانەیە ئەو تەنی سێم هەموو ئەم پردەی تۆقود نایکەنەوە ئەو چەند ماجموعە خەڵکەی زیاتر هاتوچی نزیکن لێرەوە هاتوچی ئێرە بکەن و ئێمەش ئاوا لێرە ماوینەتەوە کوێ نایکاتەوە ئەم حکومەتەی خۆمانەمە ئێستا ئەم حکومەتەی خۆمان چەندێک خزمەتی ئەم شارەی کردووە واللهی ئەگەر ئەوانەی کە هاوڵاتی و خێرخوا ئەوانی لێ دەرکی لەوانەیە هەروەکو جاران کەلاوە بێت ئەم خەڵکی ئەم شارە قوربانی نەدا خەڵکی ئەم شارە ینی دەبواە باشترین خزمەت بکرێت ئەیجا ئەوەی زۆر خزمەت و تێکۆشانیە بۆ ئیسە لەکوێ لەکوێیە لەکوێ ئێستا تو وەڵامدەوە واڵا وەک جلە شەڕەکەوتون بۆ ها لە خەڵک دەکەن ئیتر ئەیستا ئیشیان بەوانە نەماوە لەوانەیە بەتەمەەن بوون لەوانەیە چوون بەلای ساڵیت ئیشیان پیان نەماوە بە دوای ئەواناگرن کە ئیشیان بۆکە باشەگەر کەسێک بێ لەم شارە کاسبی بکە چۆن کاری دەست دەکەوێت کوێرە کاسی وڵا هیچ شتێکی وانە ڕاستیەکەی بەخوا ئەوەی سەر دوکانارە پرسیاریان لێ بکە لە سەرۆ بە خوار و زۆربیان کردی دوکانەکە دەرناکەن بەڵام کابرا خۆ ناشێت دۆمینەوە قمار بکات لە چاخانانە مەجبور هەر دانیشێ بە دیار و هەر چۆنێکەوی ئیشەکە بەڕێ بکە باشە لێرە زیاتر پەیوەندی بە موچەوە هەیە خەڵک خەریکی فەلاحەت و شتی واشە ئێستا هەر بەنزینیتیانە بێ ڕات ئەی خەڵک موچەی نەبێ بە چێژی یا خەڵک تاعین نەبێت ژین لە دوای چین تاقین نەبێ و چینە بڕۆ ئیژوا ڕۆ حکومەتداری واکرێت ئەو حکومەتداری بە تۆش ناکرێت بە ئەو حکومەتداری کە ئیسا کرێەوە ئەزانم ناوی حکومەتداریە ژنا حکومەتداری وا نابێت باشە چی کردووە بۆ گەنجانی ئەم شارە وڵا چی کردێ بۆ خەڵکی تر بۆ ئەم شاری شارەوە کراوە لەوانەیە تۆزێک بڵێم کەمتر بیا زیاتر هیچ نازانم حکوومەتی هەرێم دەڵێ خەتای بەغدایە و پارەمان ناداتی و زوڵممان لێ دەکا حکوومەتی بەغداش دەڵێ کەم تەرخەمی لە هەرێمە و بە بڕای تو خەتای کامیانە و ئەم وەزعی برا بە ڕێزەکەم خەتاکە لای ئێمەیە تۆ ئەزانی ئەم حکوومەتە ئەمە ئەڵێن عەرەبی شۆهێنی ئێ کاکە عەرەبە تۆ نابێ حسابێک بۆ خۆت بکەیت وەکو حکوومەت ئەوەنە خۆت نقطەی زۆح بووی نەخەیتە ژێر دەستی بخۆ ئەوان زۆر هینی شەریف نین بەڵام تۆ چەند ساڵە بەمارە زۆر 30 ساڵە خۆت حکمی خۆتەکەی ئابە و شێوەیە حکومەکەی نابێت یە بگەی لە مەقابلەوە بایشەنە بۆ تا پرسیارم ئەوەیە جگە لە موچە چی بۆ ئەم شارە بکرێ بازار دەبژێتەوە خەڵک کاری دەست دەکەوێت وەڵا ئەم شارە وەکو شارەکانی تری کوردستان خواری ئێمە نین بڕۆ بۆ هەموو قەڵات زیێڕانیە دووکان شوێنەکانی کە شەرۆک و ئێمە داماون
بەڵام لەوانەیە ئێمە تۆزێک داماوتر بین لەوان اینجا چی بکرێ عدالەتێک دانین بۆ خەڵگەوەی موچە بەرزەکانە دای بەزیێنەوە بە 5 میلیۆن و 6 میلیۆن نەبێ هەموو ساڵی ئەمانەکەن بەهین بەسەرێمەوە ئەبێ ئەمە نەخەڵ خانشین بێ لەسەر حسابی و میلیتەرە شوروتە بە چەند میلیۆن دۆلار چەند میلیۆن دینار هیواشەیە 150,000 ئێنێ تەبع بەشی شیری مناڵەکەی ناکە هیواشەیە 5 میلیۆن دیناری ئێنێ قابلی قوڵە یەکێک 5 میلیۆن دینار وەرگێ خانشینوێکە 150 دینار وەرگێ خەڵک لە یەک نزیکەنەوە موچە نزمەکان تۆزیە بەرزکەنەوە بەرزەکان تۆزێک دابەزێنن ئەنجا ئەمەنیش نقطەی زوعفی خۆیان نەخەنەژێ دەستیان پێ پاپەتیانە و دەیبا من لە کات نەگرم زیاتر زۆر سوپاس دەکەم خی گەورە باشتری کە ئینشاءڵڵا ئینشاءڵڵا خۆی گەورە ڕۆژێکدادێ بەدڵی ئێمەدا بەرەخوا کەریمە خوا ساحبمانە خوا ئێمە دەستی دایکەین ڕزقی بۆ ناردوین تەسیسی ڕزقی ئەمەی کردووە بەڵامی تر لێرە کەم و زیایی پێ بکەن بەدەست کەس نیە بەدەست خی گەورەی ڕزقەکەمان بەس سەبەبەکەی ئەمانەیە کە ئەوەنە هیندا ئێمە کەن و فروفێڵمان لەکەن و تاعیناتیەکە هەتا حیزبێک بەسابی هاوڵاتیەک تاعین نابێ ئەمانە هەمی کەم و کوڕێ لە ناو حکومەتەکە و میلەتەکەمانە ئەتواردەمەوە دەم بە خەندەی ئەرە وەڵا ئەوە یاڕبی هەروابی بەس ئەو کوها دەم بە خەندەی واللهی مشکلەم نییە یاڕبی مشکلت نەبێت کاسبم و ئیشی خۆمەکەم و هیچ مشکلەیەکم نییە و ئەرە وڵا دایمە دەم بە خەندەم زۆر کێشەم نییە و یاڕبین قەت کێشت نەبی و هەردەم بازارشت گەورەی قوربان و بەچی ئەو مەشغوڵی بە ئیشی حیوانداریەکەم چۆنە ئیشوکار کڕینە فرۆشتنی وڵا باشە الحەمدوللا خراپ نییە وەکو ساڵان نییە بەس خراپ نییە ساڵش هەر باش هەر باشە ئێمە رازین پێی قەنەعەتت پێ هەیە قەنەعەتمان بەوەیە کە خوا پێمانە بەخشێت چاوەڕێی بەشین لای خۆوە بماناتێ ڕزق لای خۆوە بمانداتێت چاوەڕێی هیچ کەسێکە نین کیلۆیەک گۆشت بەچەندە وڵای کیلۆی گۆشت بە 16 هەیە بە 20 هەیە ئەو 16 بە 18 هەیە بەرخ و شەک و ئەمانە 18 و 20 مەڕیش بە 16,000 خەڵک کامیان زیاتر دەکڕێت وڵی خەڵک 16,000ەکە زیاترەکرێ خەڵکی ئێمە زیاتر بە تایبەتی هەڵەبجە ژیانی لەسەر معاشە معاشیش خۆتە زانی ئاوا درێک ئەوها معاشی حالی دەکەن واللهی ئیتر ئەوە کە خەڵک چاوەڕێی ئەوە بوو چاوەڕێی ڕزق لە خەڵک بکەی ئاوا ڕستدا خی گەورەیە ڕزقی هەموو کەسێ بە عەدالەت و بەهینەدا خەرێک هەیە فەقیرە تو دوکانت هەیە چەند سارویشی دەکەی وڵی من دوکانم نییە من دوکانی ئەو پیاوانەیە زۆر باش من کڕینە فرۆشتنەکەم تەناکردنی فرۆشت باڵێ چەند دەبی خەڵک ژیانی ئەوە قڕز بووە لە هەڵەبجە وڵی دوای 2013 خەڵکە لە لادیەکان هاتە خوارەوە هەمووی بوو بە مەعاش خۆر ئیتر مەعاشەکەیش ئەوە بەم شێوەی دەن دوو مانگەی دەن و مانگێ نایدەن و ئەمانە ژیانی خەڵکیان ناڕەحەت کردووە ناجاران خەڵکوان نەبوو جاران هەموو کەسێ کۆمەڵێ ئیشی خۆی بوو ئیشی حیوانداریە کرد ئیشی زەراعەتیە کرد بەو شتانەوە مەشغوڵ بوو ئەوان هەموو ئەو شتانیان نێڵە هێنیان خەڵکەکان کرد بە مەعاشخۆر مەعاشەکەیش ئاوایدەن سلام علیکم کاک حازی ئەوە جوانتری چێ ئەوە جوانە لۆ من دەبی ئەرە وەڵا بی بۆشم ئەرە وەڵا بزانم لێم دێت خوا باشە ماشەڵا گەنجی وەڵا بەس ئەوە بەجلی کوردیەوە جوانە وایە بەجلی کوردەوەی جوانترینە وەڵا ئەو بەجلی کوردیەوە بەسەکەەوەی نایە وەنیا ها ئەوها لێک نایە دەبی جلی کوردی بێجلی کوردی وێشا قاتی جوان وێ ئەو وەختە شاڵی ڕەش کلاسی هەورامی بیکەی بە پیاسەکەی پێ بکەیت نرخی چەندە 25 ئەی بازار چۆنێ بازار خۆشە ماشەڵڵا باشە ئەرە وەڵا ئەو بێ مەعاشیە کزی نەکردووە وەڵا کزی کردووە وەرندەی چارە نییە دز نایڵێ دەست ئەرە وەڵا دزەکان ئێوان و خەڵک بێچارەیە کێ دەیدزێ کورە ئەمانە خۆیان کێ بەکەیە کوردستان عێراق پڕە لە نەوت پڕە لە ئاڵتون ئەمانە ئەیدزنوە ئەیخۆن ئیشوکار لێرە چۆنە باشە خراپ نییە باشە باشە خراپ نیە گەر موچە بدرێ وڵاتە لەسەر موچە بنە ئەگەر موچە نەبێ وڵای موچە نەبێ بازار خراپ
ئەی گەنجێک بێ ئیش بکات وڵی ترێ خۆی محاولە بکە جاکە وڵام وڵاتیشە لەسەر بوجە بن ئەگەر معاش بدرێ ماگانە وەزع باشە بێ ئەگەر نێژ درێ وەزع خراپ ئەگەر موچە نەبی خەڵکی کە ناتوانین لە ڕێکە سابەت و پارە بەدەست بێنێ وڵی کەمتر بەس ئەگەر موچەکە بدرێ باشترە وەزعی خەڵ باشترە وەزعی بازار باشترە خۆت موچە خۆری ناوەڵا دواکەوتنی موچە چەندێک کاریگەری لەسەر بازار هەیە و چەندێک کاریگەری لەسەر ژیانی خەڵک زۆر هەر زۆر ینی خەریکە وای پێ هاتووە گەر ماوەیە موچە نهات موچە نەما خەریک بوتۆری کۆمەڵایەتی لەم وڵاتە هەڵەوە شایە ئەی بەتەکیید دەسەڵات بۆ موچە نادا میلەتەکەی خۆیان ناسی میلەتی خۆی دەناسی بەڵێ شایانیە وەزعەیە شایانیە وەزعەیە ئەوە تا شعبی سووریا خۆیان شعبێکی ئازا و بە جەرگن ئەو تا خەریکە وڵاتەکەیان لەسەر پێی خۆی وەسێ ئەم دواکەوتنی موچەیە چەندێک کاریگەری لەسەر ژیان هەبووە وڵای کاریگەری هەر هەیە لەسەر ژیانی هەموو تاکێکی کوردەیەتی وەکو خۆت یانی چەندێک کاریگەری لەسەر تۆ هەبووە وڵی زۆر هەر وەکووە خەڵکە باشە کاتێک کە موچە دوا دەکەوێت لە ڕووی دەرونیەوە هەست بە نامۆرتاحی ناکەیت هەموو کەسی هەست بە نامۆرتاحیەکە بەزیتە خۆ دەسەڵات نێچێکی ئەم دەسەڵاتی هەرێم بۆ موچە نادا بە خەڵک وڵی سم هەرچی بڵێم لە خۆمەوە لە هیچ شارەزایەکم نیە لە بواری ئابووری و حکومەت وەمانە باشە خۆ ڕۆژانە سێری هەواڵەکان دەکەی ئەوانەی کە پسپۆڕن ئەوانەی کە پەرلەمانتارن ئەوانەی کە خاوەن بڕوانامن دڵێن خەتای چێ و پارەکە لە لای چێ و نایدا لە حکوومەتی هەرێمە بەزیترای وایە نازانم تو هەزەکەی خەتای بەغدابیان خەتای هەرێم وڵای هەردوو لە هەر خەتای چەپڵۆیەک دەست لێ نادرێ باشە خۆت هەر خەڵکی هەڵە بجەی لا ئەسڵا لا ئەسڵانێ بەز تقریبا 35 ساڵە لاڵ 35 ساڵە لێرێ هەڵە بجەی حسین ئاگەری قامم بنە ئەم شارە چەندی خزمەت کراوە وەڵی خزم بڵێ نەکراوە کراوە بەڵامەکو بە پێی پێویست نا چونکە ئەم شارە خۆ دەزانی قوربانێکی زۆری یاوە هەڵەبجە ینی کوردستانی بە عالم ناسان هەڵەبجە گەرمیان بەڵام بە پێی ئەو قوربانی کە داوێتی نە بەو شێوەنێ بەڵامەکو بڵێن هەر نەکراوە لاوە بێژانی زۆر سپاس سلام علیکم مادی نەبە نەحواڵ ئیش و کار و کەسابەتت وڵی شمانەوەتا لەم خەتا تەکسیمان پێ لەم خەتی سلێمانی شەری هەڵەبجە سلێمانی بەڵە نەفەری بە چەند دەبان 1000 بەڵێ ئەی ئێستا بازار چۆنە ینی مشتریتان هەیە یان ئیشەکە مووی عامە مووی عام کەسی کردەوە بۆ نێم بێمەعاشێوەیە بەڵە هەمووی وەستێ ئیشەکان هەمووی وەستێ لەبەرەوەی هیچکار نەماوە معاشەکە کزە و خەڵکی هەمووی وەستاویشی نییە ئەو خەڵکی کە بێ ئیش دەبێت زیاتر خۆی بەسیوە مەشغوڵ وڵا ترچی بکە بێش بیارە بێ بۆ خۆیت ئەماڵە بجێر بچێتە چایخانەیە خۆت هەرەوەی ناخۆت چیەکە زۆر باشە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە چەندێک کاریگەری لەسەر خەڵک هەبووە چۆنە اینجا گەریستانیشی نەبێت تووشی 1000 کێشە مەشاکی لەبێت تووشی 1000 فەوزا مشیلە و هی نەبێ ناڕەحەتیە بێ هەمووی بۆی بێ ئیشیەوەی ئەو ئامانزانەی کە بە خۆت دادنایە ڕەنگە ئەو بێموچەیە تاسیری کرد بێ کە بتوانی درەنگ بەدەستی بێنی ئێدەی هەم بۆ هەمووی وایە چۆن ئینسان نسام ڕۆوالیات و پارە بۆ بە سەبەبێک بۆ هەموو ئیشەکانە بۆ ژیانە کە پارە نەبوو ئیشی نەبوو مەعاش نەبوو داد نەبوو موشەکانەوەس چەند ساڵ دەبێم کارە دەکەین لە 2014 لێرم تقریبی 11 ساڵە لەم خەتایشەکە لە دوای شەڕی داعشەوە بازار باشتر نەبوو لە ئێستا وڵی باشتر بوو بە تاکید وایە فەرقی زۆر لەگەڵ ئێستا بۆی ئەم بێ مەعاشێوەیە ولی هاتووە بڵێن ساڵ بە ساڵ خۆزگەمان بەفاش دە هەروە بۆ دنیاروە بۆ بەندی پێشینانەوە تویانە پێش هێمەوتویانە چاوەکەم میسپاس دەکەم السلام عليكم. سلام بخير بيان. أحوالكم باشا نساق وسلام. سلام الحمد لله بخير بيان سلام. بابزانم ئیشوکار و کەسابەت لە هەڵەبجەیە چۆنە؟ وڵی ئیشوکار بەعام وەساوە هەڵەبجە ڕاستی هەمووی لەسەر مەعاش بنە چونکم هیچ داهات و سەرچاوەیەکی تیان نییە یعنی وەکو بنبەز وایە هەڵەبجە وەکو شوێنەکانی کە نییە یعنی هەڵەبجە ڕاستی هاتی تەناوی تر دەرچوونی نییە ئەم مەرزانە یعنی ئەگەر بکرایەتەوە و ئیشی لەسەر بکرای وایە بە نێو دەوڵەتی بۆ هەڵەبجە ئیسفادەیەکی باشی لێکرا بەڵام بە بۆنەوە ئیسا ڕاستیەکەی هەرچی خەڵگەیە ئیشوکاری هەمووی بووە بە مەعاش
ئەتر ئێمەش دوکاندارەکانی ئەمەش کە مەعاش نەیە ئیشی ئێمەش ئەوەسێ بەعامەوەسێ ئیشەکانتان ڕادەوە هەمووی ڕاوەستاوەرە وەڵام چەندت لە بیرە چەند وعد و بەڵێنت لە بیرە کە بەو شارە درا گوتیان هەلی کار و دەرفەتی کارتان بۆ دەڕەقسێنی وەڵایی باسی وعد و این بکەی ئەبێ چۆنەڵێ ڕۆژێکی بۆدانی ئەمەنە وعد درراوە بەم شارە یعنی چەنەها بەرپرس دادۆتە ئەم شارە وعدیەوەی یاوە ئەگەر ئەم شتە نەکرات تا ساڵی ئەوەندە بە تەنەکە باران بە دەنگی تاقەی تەنەکە دەرمانکەم ئێستا هەر ئەڵێ نەبایدی و نە بۆران و بۆ خۆی قسەی خۆیەکە و خەڵکی ژەر گوێ لێگری یعنی ئەمە خەتای خەڵکیشە خەڵک و تا ئێستا تا ئەم داقەشە هەر یعنی شتە کۆنەکانی لەفکر دەچێتەوە باشە بە بڕوای تو خەڵک گلەی دەکا ڕخنەی هەیە بۆ کاتێک هەڵبژاردن دێتە پێشەوە ئیتر خەڵک لە بیری دەکا واللهی نازانێ زانێت چی ئەم شتە وای لێ هاتووە بوو وەکو ناسراوی لێ هاتووە بۆ نمونە من خزمێکی خۆم خۆی هەڵەبژێرێ لە هەر حیزبێکا بێ و بۆنەی خزمەکەی خۆم و کۆمەڵشتی بۆکەم جاکە خەڵکیش ڕاستی هەندێکی وابەستەی موچەیە ینی معاشە وایان کردو کاکە گەر دەنگ نەدەی بە فڵانە حیزب بوو موچەکە دەبڕێ ینی کۆمەڵە تەسیراتێ ئەمجا خەڵکیش ڕاستی لەگەڵ ڕێزما وەکو وینی لات وەکو مێشی لاتووە ینی ئاوای لەکەی تەخریکەی کوژی دووبارە مێتەوە بەڵام ئێمە شتەکانمان لەفکر دەچێتەوە ئەمڕۆ کە کۆمەڵە شت وعدەدەن و نایبەند و بەیانی لەفکرمان چوەتەوە ئەمجاکە ڕاستی دەنگدانی ژوای لات و ئێمە دەنگ بین و دەنگ نەدەین ئەوان هەر ئیشی خۆیانەکەن بە هەر کارێبێ ئیشی خۆیانەکەن ئێتر بڕوا ناکەی ئەمە جۆرێک بێ لە سزادانی خەڵک والله من وان نازانم سزایە من وازانم کۆمەڵی خەڵکی تیجار و سەرمایەدار و چوونەتە سەر یعنی شوێنێک ئاگیان لە خەڵک نییە یعنی من وای تێگەم یعنی مەبەستیانەوە نییە خەعزێتی خەڵک بن مەبەستیانەوەی بۆ خۆیان کۆکەنەوە یعنی ئەوەی بتوانێت شت بۆ خۆی ئەڵێ ها کوڕە و کوڕێ بەشی خۆی بەرێ بەس مەبەست لەوەیە ئەم شتە هاتۆتە ژێردەستیان حتا خۆیان و خزم و کەسوکار و حیزبەکەیان تێر نەخوات ڕاستی بەشی خەڵک ناکە ئەوە مەسەلەکەوەیە ئەنا هیمالکردن نییە هەرەوەیە بەڵای زان و خۆشەویستان ئەوەی کە بینیتان و بیستان سەرنج و تێڕوانی بەشێ لە هاوڵاتیان و کاسبکارانی شاری هەڵەبجە بوو بێگومان ئەگەر لە هەموو هەرێمی کوردستان دۆخی بازار خراپ بێ و ڕوو لە کزی بێ لەم شارە جیاوازترە و تۆزێک کسترە وەکو کاسبکاران خۆیان دێڵێن چونکە بژێوی ژیانی خەڵک بژێوی سەرەکی خەڵک لەسەر پێدانی موچەیە ئەگەر موچە لە کات و ساتی خۆیدا بدرێ و حکوومەت دابەشی کە بێگومان بازار دەبوژێتەوە ئیتر دڵی ئەم خاوەن دوکانانە و کاسبکارانە خۆش دەبێ و خەڵکیش دەتوانێت موچەخۆریش دەتوانێت ئەوەی کە خواستی لەسرە بەدڵی خۆی بیکڕێ بەڵام کە حکوومەت موچە تاخیر دەکا و کە موچە درەنگ دەدا بێگومان عەلەیکوم ئەسەلام ئیتر دۆخی بازار بەم زۆر و بەم شێوازە دەبێت تا پرۆگرامێکی دیکە هەمووتان بەخوای گەورە دەسپێرم هەر شاد و کامەران بن خواتان لەگەڵ